بێچوە مراویە ناشرینەکە. جارێکیان مراویەک لەسەر هێلکەکانی کڕکەوت بوو. بەڵام یەکێ لە هێلکەکان نەدەشکا. وای لەو بێچە جوانانەی خۆشحاڵ نیت کە بێچەکانت ئەوەندە جوان و لەشتاغن؟ چۆن؟ بەڵام ئەم هێلکەیە ئەمەیەت؟ کامە؟ کام هێلکە؟ بەڵام پێم وابێ ئەم هێلکەیەی قەلە نەگەی تۆ. باشترە لە بیری کەیت و گوێی نەدەیتێ. بەڵام مراویەکە نەیدەتوانی وا بە ئاسانی و لە پڕێکە هێلکەکەی لە بیر بکا وەلای پاش ماوەیەک تۆپڵەکە شکا. ئەمە چییە؟ ئەمەیان وەکەوانی درنین. ئەمەیان بۆرە لەوانەیە بێچوە قەلبێن نەک مراوی. بەڵام بێچوە بۆرەکە بێچوە مراوی بوو نەک بێچوە قەل. دەنا نەیدەتوانی وا باشمەلە بکە. ئەی ئێوەش پێتان وانییە؟ بێچوە مراویە بۆرەکە چیتر لە لای بێچوەکانی ترجێ نەبووەوە و نەیان هێش لەگەڵیاندا بێ. ئەو شەوە بێچوە مراویە بۆرەکە لە داخان ئۆقرەی لێ بڕابوو نەیدەتوانی بخەوێ. هەر بیری دەکردەوە. بەس لەبەرەوەیە کە من ناشرینم بۆیە وام لەگەڵ دەکەن. باشتر وایە چیتر لێرە نەبێن وێرە بەجێ بێڵم. چەندە جوانن. بریا منیش وەکووان جوان بوومایە. بەجێم مایەوە دڵڕەق مەبن. بێچوە مراویە بە سەزمانەکە بە درێژایی ڕۆژ هەر ڕۆیشت تا زۆر ماندوو بوو. ئای چەند خۆشە. ئەستا لێرە ئەستا ئەمە هێلانەی منە. بزانت چەندە ناحەزوو ناشینە. لاچۆ لەبەر چاوم لاچۆ. سنا حەزوو دزێوی. بڕۆ لەبەر چاوم دوورکەوە بڕۆ یەڵە. بۆچی ئەوەندە ڕقیان لێمە؟ ئەوە بۆوە خەمگین دیاری خەمبار مەبە مە. سیرکە بۆ ئەوەی کەمە شاد بی شادتر وایە لەگەڵ ئێمەوێ. ڕۆڵە وەدوومان کەوە وەدوو. بێچوە مراویە بە سەزمانەکە سەرسوورما و تۆقی و نەیزانی لە ناوکاوێکدا چی قەومە. ئەی ئەو دەڕەندە چاوزەقە چی بوو دەهات؟
بۆ یەکەم جار بوو لە ژیانیدا تووشی کەسانێک هاتبوو کە بە ڕووخۆشی پێشوازی لێ بکەن کەچی بەر لەوەی بە دۆستایەتیان شاد بێتەوە ئەوەی کە نەدەبوو ڕووبدا بەسەریاندا هات. بۆیە زۆر هەستی بە دڵتەنگی و بێزاری کرد. بەڵام کات فرە بە پەلەتر بوو، زوو تێپەڕی، هاوین هات و زۆری نەبرد پاییزیشی بە دوای خۆدا هێنا. بۆ ئەو بەسە زمانە زستان سەختترین وەرز بوو، سەرما و تەنیایی و خەمینی تەواو بێهێزیان کردبوو. بەڵام هەرچۆن بێ کات هەر دەرباز دەبێ و دوای تەواوبوونی زستانیش بەهار دێت و لەگەڵ خۆی خۆشی و شادی دێنێتەوە. بێچوە مراویەکە یەکەم جاری بوو کە دوای بڕانەوەی زستان و ئەو سەرماسۆڵە هەست بە سەربەستیەکی تەواو بکات و بە ئاو هەوای خۆشی بەهار شاد بێ. لە پڕێکا خۆی هاویشتە ناو ئاوەکە و دەستی بەمەلە کرد. ئەوە باڵندە جوانەکانن، خۆزگە هەر نەبێ بۆ جارێکی لەبوومە هاودەم و هاوڕێیان. بەڵام من هێندە ناحەز و ناشرینم ئەگەلیان نزیک بمەوە دوور نییە بمکوژن. سەرەڕای ئەوەیش ژیان بێ هاوڕێ هاودەم ناچێتە سەر و مردن گەلێک لەم ژیانە چاترە. چیتر خۆم بێ ڕاناگیرێ و دەچمە لایەن. باڵندە جوانەکان گەر دەتانەوێ بمکوژن، بمکوژن، بمکوژن. ئەوە دەوێت چی؟ ئەو قسە ناخۆشانە چیە دەیان کە؟ من دەمەوێت ببمە هاوڕێتان، بەڵام کە دەبینم هێندە ناحەز و ناشیرینم نازانم. ئەوە دەڵێی چی تۆ؟ ناشیرین؟ دە تۆ سەیرێکی ئاوەکە بکە وە خۆ ببینە تابزانی. بێچوە مراویەکە سەیرێکی خۆی کرد. ئایەوە منم. ئەرێ وایە تۆ جوانی نازگۆڵەی ناشرین نی؟ ئیدی بەخت بۆ یاری بێچوە مراویەکە و دەرگای بەختەوەری بە ڕوویدا کرایەوە. ئەوەی پێشتر ڕوویدا بوو لە خەون دەچوو، خەونێکی خۆش. بەڵام جوانی بۆ ئەو هیچ کەڵکی نەبوو، چونکە پێشتر بینی بووی ئەوانەی ناشرینن چەند دڵتەنگ و تەنیان.